هەر بەس تەمەشای جسمی خۆت بکە بزانە خوا چ ناز و نیعمەتێکی پێبەخشی چ فەزل و کەڕەمێکی پێبەخشی گەورەترین نیعمەت نیعمەتی عەقڵ گەورەترین نیعمەت نیعمەتی عەقڵ کە بە عەقڵی خۆت هەردەستی دەزولێیتەوە دەڕۆی دادەنیشی نان دەخۆی دەچیتە وەزیفەی خۆت کارێ دەکەی نان پەیدا دەکەی ماڵ و منداڵت هەیە بەڵام تۆ ئەگەر عەقڵت نەبایە ئەوانە هەر هەمووی لە هەر هەمیان مەحروم بووی لە هەر هەمیان مەحروم بووی نەدەتوانی ماڵ و منداڵت پێک بینی نەدەتانی کەسابەت بکەی نەدەتانی بە کەیف خۆت هاونشۆی خزم و کەس و کارت بکەی ڕۆن تەمەشای شێتەکان بکەن ئەو شێتانە چیان لە ئێمە نەخوستانە فقط عەقڵ محەممەد عەریفی خوا تەمەندرێژی بکە لە یەک لە محاضەراتەکانی خۆی دەرێ برادێکی من سەردانی شێتخانەی کردووە سەردانی شێتخانەی کردووە دەرە کاتێک کە چووتە شێتخانەکەی گوتی تێمەدیری شێتخانەکەی پێم خۆشە شێتەکان ببینم ئەوش پێی پیشانداون ئەو هەموو شێتانە هەرێکی ناو ئەو تەرح و بەزم و ڕەزمێکی تکە گوتی یەک لەو شێتانەی دیتە بۆ ڕوت و خود بوو لە ناو دەسوڕاوە لە ناو شێتەکان ڕوت و قوت کەما خەلەقەه الله کو خوا دروستی کردی ئاوا بێشمەک و بێبەرگ ئەویش گوتی باشە بە مدیری مستەشفایەکە گوتبوو باشە ئەو بۆ شمێکێکی لەبەر ناکەن ئەو بۆ ڕوت و قوت دەدە شمەکێکی لەبەرکەن ئەش گوتی قوربان مامۆستای بەڕێز ئەمە ناتوان شمەک لەبەر ئەو شێتەی بکەین ئەگەر شمەکی لەبەر بکەین یان دەستی خۆی دەخیچێنی یان ئەفەن یان دەیخوا ئەو شمەکەی دەخوا ئەو زولک و بەرگەی دەخوا یان ئەوەتە دەستی یەکێک پێ دەخنچێنی جا ناتوان چەند جار لە بندەستی خەڵکمان دەرهیناوە خەڵکمان لە بندەستی دەرهیناوە کە نەیخنچێنی یان چەند جار لە دەومان ئەو زولک و بەرگەمان دەرهیناوە کە خۆی نەخنچێنیتن عجیب غەریبانە ئەو چی لێ قەوماوە ئەو شێتە پاشان دکتۆرەکە گوتمی دەزانی ئەو کابرایە چێ کە شێت بووە توی ناوەڵە گوتی ئەو باشترین دکتۆری شارەکەمانە باشترین دکتۆری شارەکەمانە کە شێت بووە ئازیزانم بەس نیعمەتی عەقڵی لە دەستدا لە شێتخانەیە کاتێک کە عەقڵی هەبوو لە عیادەی بوو هەزاران کەسیش سڕەی بە مانگ دەگرت هەتا سڕەی بەدەست دەکەت و سڕەی بە بەردەکەت و دەهات فەحسی دەکرد هەر برادەرەکانیوی خەڵک بە مانگ سڕەی دەگریتن هەتا بەس بچی بە بەرێکەوی دوو دەرمانی بۆ بنووسی بەس نیعمەتی عەقڵی لە دەستدا ئەوانەی هەموو لە دەستدا ئازیزانم گەورەترین نیعمەتە عەقڵ کە خوا دایتی ئێمە کە شکرانی نیعمەتی عەقڵ